بەڕاتەوە بۆ هەر بابەتێک خوێندنەوەی منطقی نەبێ ناتوانانی بڕیاری منطقی لەسەر بدەیت. بەرنامەی سیاسی حزبی دموکراتی کوردستان هەڵقۆڵاوی کۆمەلگای کوردستانە نەهاتوە بیرۆکەیان ئیدۆلۆژیک لە دەروەی کوردستان بێنێ بی هەوێ ئەو پرسە پێ چارەسەرکە یان ئەوەی کە زۆر کەسی دیکە دەڵێن بۆ مەسەلێکی کۆمونیستین یا بۆ مەسئلەیەکی ئائینینە لەبەرەوە مەسەلێکی ئاینیە مەسئلەی کوردستان درۆستە زۆڵمی ئائینیش لە کورد دەکرێت چ لە سونی چ لە یارسانی کە زۆڵمەکەیش بە شێوەیە قانونیە لە ئێران لەو بەشە لە کۆمەلگاکەی مەکرێت دەکرێت ئەنی زۆڵمەکە مزعفە لە کورد لە ئێران هەم زۆڵمی ئاینی و مەزهبی لێ دەکرێت هەم زۆڵمی نەتەوەی بەڵام پرسەکەمان پرسێکی مەزهبی نییە چونکە ئێمە دژمنەکەیشمان موسڵمانە ئێمە ناتوانین لەگەڵ ئەوە شەڕی ئاینکەین هەر بۆیە پرسی کوردستان پرسێکی نەتەوەیە و ڕاهکاری مشخصیشمان هەیە ئێمە بۆ ئەو بابەتە دەمانەوێت لە چوارچوەی ئێران تا ئێستاشێ لەگەڵدا بێ کە لە چوارچوەی ئێران ئەدارەی سیاسی کورد بەدەست کوردەوە بێت.